شێرپەنجە ئەو نەخۆشیەی ڕۆژهاتی کرد بە نووسەر. نووسەرێک کە هەم کتێبەکەی ئیلهام بەخشە، هەمیش خۆی بووەتە سیمبولێک وەک بەخشەرێکی گەورە لە بەخشینی داهاتی کتێبەکەی. ڕۆژهات تەمەنی 18 ساڵ بوو کە بۆی دەرکەوت توشبووی شێرپەنجەی خوێنە. دوای 8 مانگ وەرگرتنی چارەسەری کیمیایی و چاندنی مۆخ، ساتە ناخۆشەکانی کۆتایی هاتوو، جەنگەکەی دژی شێرپەنجە بردەوە. خەڵکی پارێزگای دووکم لە تەمەنی 18 ساڵەیەوە تووشی شێرپەنجەی خوێن بووم لە جووری ALL. بەڵام سوپاس بخوا دوای کە هاتمە نەخۆشخانەی هیوە چارەسەر لەلایەن ستافی هیوە وەرم گرت. نزیکەی 8 مانگ تێپەڕ بوو لەم نەخۆشیە ڕزگار بووم. نەخۆشی شێرپەنجە و تێپەڕینی قۆناغەکانی چارەسەر بیرۆکەی نووسینی دوو کتێبی هێنایە بەرهەم. خواستی زۆر لەسەر یەکەم کتێبی ڕۆژهات بە ناوی ئەس دشێم و نەمانی چاپی یەکەمی لە پارێزگای دۆک وای کرد کتێبی دووەمی بە ناوی ئەنجام بدە لەدایک بێت. داهاتی کتێبی یەکەمن بە ناوی ئەس دشەم بەشێک لەو قازانجانە ئامادەم کردووە بوو ئەوەی بتوانم لە ڕێگەی ئەو بەشە قازانجانە هاوکاری نەخۆشەکانی شێرپەنجە بکەم. ئەو بەشە ناڵێم زۆرە، بەڵام تەنها ئامرازێکە بوو نەخۆشەکانی شێرپەنجە بوو ئەوەی پێیان بڵێم ئێوەش دەتوانن و ئێوەش دەتوانن لەم نەخۆشیە ڕزگار بن، بە هیوا بن، چونکە چون من ڕزگار بم ئێوەش ڕزگار دەبن. ئێستا ڕۆژهات وەک چارەسەربوویەکی شێرپەنجە داهاتی یەکەم کتێبی پێشکەشی نەخۆشخانەی هیوا کرد، تاوەکو بەشێک لە توشبوونی شێرپەنجە بێ بەرانبەر چارەسەری گرفتەکانی ددانیان بۆ بکرێت. ئەوەشی کە کردوێتی لە بڵاوکردنەوەی هەردوو چاپی کتێبەکەیە و هەروەها بەخشینی بڕێکی داهاتی کتێبەکەی بە ئێمە بۆ بەشی دەمودان لە نەخۆشخانەی هیوەکارێکی گرنگە، چکان بەشە بۆ خۆی هەر بۆ شێوە ڕابڕێەوە. مەسەلەی بەخشینیش هەرچی چەندێکەکەم بە هەر جێگا ئاگرێ. هەر بۆ زانیاری جەنابەت یەکێک لە گەورەترین ڕێکخراوەکانی پاڵپشتی شێرپەنجە لە بەریتەنیا ناوی مەکمیلیەنە کە هەر بە شێوەی بەخشینی خەڵکی ڕابڕێەوە. لەبەرەوە دەستخۆش بۆ ڕۆژهات بە هیوای تەندروستیشی باش بۆ ڕۆژهات. ڕۆژهات وەک پاڵەوانێکی شێرپەنجە ناوی دەهێنرێت، هانی ئەو کەسانش دەدات کە توشبووی شێرپەنجەن بە ئیرادەیەکی بەهێزەوە ڕووبەڕووی نەخۆشیەکە ببنەوە. ئەم ئیرادە بەهێزیە وای کرد ڕۆژهات جگە لە نووسینی کتێب پەرە بەخۆی بدات و بەهرەکانی زیاتر دەربخات و خولی تایبەت بە دیجیتال میدیا بە فێرخوازان بڵێتەوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.